غزة بەڕێز عادل محمود شۆڤەکاری سیاسی لە عمانەوە لەگەڵمانە بێت. بەڕێز عادل سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئیسرائیل دەڵێت هەتاوەکو لیستی بارمتەکان ڕانەگەیەندرێت لەلایەن حەماسەوە ئەوە پابەندی ئاگربەستەکە نابن و لەمڕۆ جێبەجێ ناکەن. پێتان وایە ئەمە پێشاتێکی نوێیە ئەمڕۆ ئاگربەست وەکو خۆی جێبەجێکرێت ئیسرائیل هیچ هێرشێک ئەمڕۆ ئەنجام نادات؟ بەیانی بینەرانی کورسان سوچوار باش پێم وایە کە دروشمی ڕاستەقینە و دروست بۆ ئەو ئاگربەستی هاتووتەکایەوە دروشمەکە بەڕای من دروشمێکە کە دروشمی دواخستنی ئاگربەستە لەلایەن ئیسرائیلەوە، دروشمی دەستیکردنە بە ئاگربەست. پێشتر هەردوو لە ڕێکەوتنیان هەبوو بۆ هێنانەکەی ئاگربەست لە غەزە. نزیکەی 15 مانگە یاخود 16 مانگە ئیسرائیل سەرجەم هێزەکانی بەکارهێناوە بۆ لەناوبردنی حەماس و کوشتنی خەڵکی سڤیل و بێتاوان لە غەزە. بەڵام ئێستا ڕێکەوتنێک هاتووەتە ئاراوە، ڕێکەوتنێکی ئاگربەستە. بەڵام ئیسرائیل دەستی پێوە دەکات. ئیسرائیل نایەوێت پێوەی پابند بێت. ئەمڕۆ قەرار بوو سعات 8:30 ئاگربەست بچێتە کایەوە، بەڵام ئیسرائیل بیانووی ئەوە دەهێنێتەوە کە هێشتا ناوەکانی ڕادەست نەکراوە. ئەمە شتێکی ئاساییە، چونکە ئاگربەست بە چەند قۆناغێک جێبەجێ دەکرێت. ئێمە لە کۆتاییدا هەمومان لە بەردەم ئاگربەستداین، لە بەردەم ڕاگررتنی شەڕداین، لە بەردەم کۆتایی هێنان بە کوشتن و وێرانکاری داین. بەڵام ڕادەست نەکردنی ناوەکان بۆ چەند سەعاتێک یاخۆ چەند ماوەیەک شتێکی ئاساییە، نابێتە پاساوێکی بەو شێوەیە کە تۆ ئاگربەست دوا بخیت یاخۆت نەیهێنی تەکایەوە. پێم وایە ئیسرائیل ئەم دواخستنە بۆ ئەوە دەکات تا سبەی چاوەڕێ بکات بۆ ئەوەی ترەمپ بێتەوە کۆشکی سپی، بۆ ئەوەی کە دۆخەکە جارێکی دیکە بخۆڵقێ، دۆخەکە جارێکی دیکە تێک بداتەوە. پێم وایە کە ئیسرائیل خۆی دەبەستێتەوە بە ئەمریکا، ئەمەی دوای خستووە ئاگربەستە پلانێکە بۆ ئەوەی کە ترەمپ بێتەوە سەرکار و جارێکی دیکە دەست بە کوشت و بڕی خۆی بکاتەوە. ئەوەی کەویستی ترامپیش هەر ڕاگەاندنی ئاگربەستە و کۆتایی هێنا لە بەو شەڕێکە لە بینی حەماس و ئیسرائیل لە کەرتی غەزە. ئەمە خواستی ئەویش نییە. بۆچی یعنی ئیسرائیل چاوەڕێ گەڕانەوەی ترامپەکە؟ خۆ ئەو ژەرەمەیەوێ. بەڵێ ئەمە ڕوون بێ لامان ترامپ لەگەڵ ئیسرائیلدایە بە تەواوی. ترامپ پشتیوانی داگیرکاریەکانی ئیسرائیل دەکات. با ئێمە سەیری کردەوەکان بکەین. ترامپ ڕەنگە قسەی هەبێت بەڵام کردەوەی شتێکی ترە. ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم دۆخێکداین کە دووبارە ڕێک دەخرێتەوە قۆناغی سیاسی. ئێمە لەسەر ئاستی سەربازی و سیاسی ناوچەکە دووبارە داڕشتنەوە بەخۆیەوە دەبینێتەوە. دۆخی سووریا جیاوازە، دۆخی لوبنان جیاوازە. ئەوەی کە ئێستا لە غەزە دەگوزارێت پێم وایە کە جۆرێکە لە عقدەی دەرونی، کێشەی دەرونی ئیسرائیل بەرامبەر ئەم ناوچەیە. ئیسرائیل پێم وایە ئەوەندە کێشەی گرەی دەرونی خۆی هەیە بەرامبەر غەزە، ئەوەندە کێشەی حەماس و بارمتەکانی نییە. ئێستا ئیسرائیل کار لەوە دەکات ناوچەیەک داببڕێتە غەزە و بۆ هەمیشە تایدا بمێنێتەوە. ئیسرائیل کۆمەڵێک پلانی بەدەستەوەی بۆ غەزە کە ڕەنگە لە ئاگربەستەکەدا نەبێت. ئێمە ئێستا لە بەردەم سەرۆکێکداین کە سەرۆک ترەمپە پێی وایە کە پشتیوانیکردنی ئیسرائیل شتێکی گرنگە. با سەیری قسەکانی ترەمپ نەکەین، با سەیری کردارەکانی بکەین. پێم وایە کردارەکانی بەتەواوی پشتیوانی ئیسرائیل دەکات، کردارەکانی بەتەواوی پشتیوانی حکوومەتەکەی ناتانیاهۆ دەکات. ترەمپ گەر بێتە کۆشکی سپی پەشیمان دەبێت لە قسانی ئاگربەستکردوێتی و زیاتر پشتیوانی ئیسرائیل دەکات بۆ داگیرکاری و وەشاندنی کورسی سەربازی وڵاتانی دیکە، ینی قەتەر، میسر، ئەوانیش لەم ئاگربەستەیە ینی ڕۆڵیان هەیە، ڕۆڵی چاودێرە بینن. ئەی چی بۆ ئەوان مایەوە لە کاتێکە ئەگەر ئیسرائیل بەم جۆرە مامەڵە بکات و چاوەڕێی هاتنی ترامپ کات بە پشتیوانی ئەمریکا هەرچی بوێ بیکات؟
شوف بەڵێ با ئێمە سەرنجی الاتفاق لا ئەوە يحتوي بدەین کە آلية مراقبة حتى نتهم ڕێکەوتنەکە الوسطاء ینی ميدانيا يعني سياسيا چاودێری بالنسبة لهم مەدانی تێدا نیە، ئەو تم وڵاتانە الاستجابة چاودێری مەدانی وموافقة كلا ناکەن، بەڵکو الطرفين. لەسەر ئاسی إسرائيل أعلنت سیاسی و رسميا لەسەر ئاسی وأيضا نێودەوڵەتی حماس أعلنت چاودێری رسميا دەکەن. الموافقة على بۆ نمونە الهدنة. ڕێکەوتەکە چۆن القصة کرا في ئیسرائیل غزة لای أن خۆیەوە هذه حماس لای الحرب خۆیەوە هەرێکان ڕێکەوتنی لا ئاگربەستی تبقى ڕەکان مفتوحة بە چاودێری ئەم سێ وڵاتەی کە حتى باست ينتقل کرد. إلى الضفة ئەم سێ وڵاتە الغربية. هذا لەسەر ئاستی السيناريو معد. نێودەوڵەتی مرحلة چاودێری تبدأ دەکەن. بۆ ومرحلة نمونە بە تنتهي. شەکلەم أمام وڵاتانە إسرائيل نوێنەرایەتیان 3 لە ملفات: کەرتە العراق، ڕۆژاوا هەیە کە إيران، کەرتی اليمن. ڕۆژاوا دوورە لە يعني غەزە، العراق ناتوان بە مطروح شێوەیەکی مەدانی أمامه خيار السلمي. دۆخەکە أما هەڵسەنگ حل أو گێندن. دمج بۆ نمونە الحشد ترامپ الشعبي أو ئێستا الذهاب إلى سيناريو تم هەڕەشەش لە حزب الله ڕەنگە لە إلى ئێرانیش غرض بکە، الخيار هەڕەشە لە السلمي. حیزبوڵا بکە، نحن هەڕەشە لە أمام عێراقیش دور بکە، وسطاء هەڕەشە لە جديد. هەڵوەشاندنەوەی يعني گروپە تجنب چەکدارەکانی خطر عێراقیش الإسلام بکە. السياسي پێم وایە کە مع ترامب ئەو ڕۆڵەی کە وهذا بوو تكتيك وڵاتان من دەمێنێتەوە لە تقريبا من سەردەمی ترامپدا الديمقراطيين أن تنأى ڕۆڵێک قطر نییە کە لە لأنها سەردەمی تتعرض لضغوطات كبيرة دیموکراتەکان جدا هەیان لأنها بوو بێ تأوى ڕۆڵی مكاتب کۆماریەکان حماس أو جیاواز دەبێت. شخصيات حماس في قطر. ڕۆڵی ترامپ وترامب لە ليست ناوچەکەدا هي ڕۆڵێکی مضبوطة، يعني قد تەواو يكون لديه جیاواز دەبێت لە سەردەمی بایدن. ترامپ وات أو کەسایەتیەکە کە تۆ تصرفات اتجاه ناتوانانی من لا يعمل. پێشبینی يعني هەنگاوەکانی الرجل بکەیت. قادم پێم وایە کە بوضوح تەواو يريد دۆخی ناوچەکە تطبيق لە السلاح عێراق، بالقوة. لە ئێران، هذا لە يحتاج لوبنان، لە قبل غەزەش وقت تطبيق دەگۆڕێت. أيضا من بۆیە ئێمە با الجانب چاوەڕێ بکەین بزانی ترامپ حماس. بەکردەی يعني چی ما دەکات. السبب الرئيسي بۆ نمونە لتغيير أسماء الرهائن پێم وایە اليوم؟ کە كان المفروض ئەگەر أن سەیری تعمل دۆخەکە فرح بکەین بە شعبيا شێوەیەکی وحتى في المنطقة لبدء ما شێوەیەکی يسمى ورد وقف دواکەوتنی نحن ڕادەستکردنی ناوەکان الرئيس لەلایەن وأعود حماسەوە أكرر بە مماطلة ئیسرائیل في پێم مماطلة وایە نهاية دەکەڕێتەوە بە المطاف هۆکاری ملف هوەری یاخود غزة هۆکاری تەکنیکی و ئەو قەرەباڵخی و وێرانکاریەی لە ناو أمنية غەزەدا تحت هەیە. الطاولة لم تعلن دواکەوتنی و سيذهب ناوانە إلى اتجاه ما ڕادەستکردنی يسمى دواکەوتنی و ناوانە لبنان. شتێکی هذه ئاسایی ئەمە الملفات نەبێتە يجب پاسا أن و پێم وایە تجمد. ترامپ ئەگەر بێتەوە لبنان، سوريا، هەموو غزة دۆسیەکان پێکەوە بالبدء دەبەستێتەوە. دۆسی الضفة سووریا، الغربية. وكما ئێران، ذكرت عێراق، نحن قاب لوبنان، قوسين غەزە الذهاب إلى ئێمە لە بەردەم گۆشەیەکەن، ترامب گۆشەی قد ئەوەی کە بەرەو تكلف من الإدارة گەشی زیاتر دەڕۆین، گۆشەی زۆر ئەوەی باشە کە کاک عادل الذي بەڵێ لایەنێکی دیکەی ینی ئەم شەڕە لایەنەکانی دەرەوەی حماس و ئیسرائیلن. بە نمونە حوسیەکان ئێمەڵێ ئەگەر هاتووە ئەگربەستەکە جێبەجێ بکرێەوە هێرش ناکەنە سەر کەشیە بازرگانیەکانی بەریتانیا و ئەمریکا. ینی بە پێچەوانەوە لایەنەکانی دیکە هیچ بیانێک نامێنێت بۆی کە هێرش بکەنە سەر ئیسرائیل. ئەمە بۆ ئەمریکا گرنگ نییە، بۆ بەریتانیا گرنگ نییە، بۆ ئیسرائیل خۆی گرنگ نییە، ئیتر هیچ بیانێک نامێنێتەوە بۆی کە هێرش بکرێتە سەر هەم کەشتیە جەنگیەکە، هەم کەشتیە بۆ بوورە بازرگانیەکانی بەریتانیا و ئەمریکا، هەمیش بۆ سەر ئیسرائیل خۆی. شوف الجميع كان يستغرب لماذا ئێمە الحوثي هەمومان بینیمان کە حوسیەکان ئاگربەستیان ڕاگەیان کاتێک ئاگربەستی غەزە هاتەکایەوە. حوسیەکان پشتیوانی غەزەیان دەکرد بە هێرشکردن لەسەر کەشتیەکان و هێرشکردن سەر ئیسرائیلەکان. بەڵام پێم وایە کە ئەمریکا لە کاتی هاتنەوەی ترامپ وەڵامێکی توکری دەبێت بە حوسیەکان. ئەمە سیناریوەیەکە. سیناریوەیەکی دیکەش ئەوەیە کە پێم وایە حوسیەکان کە ئێستا لە لیستی تیرۆری ئەمریکادان گورزی بەهێزتریان لێ دەوەشێنرێت لە کاتی گەڕانەوەی ترامپ. حوسیەکان دەڵێن ئێمە ئاگربەستی غەزەمان قبوڵە و ئەگەر ئاگربەستە بەردەوام بێت هێرشەکان بەسەر ئیسرائیل ڕادەگرین. بەڵام ئەمە نابێتە شتێک کە ئێمە پێمان وا بێت ڕۆڵی ئەم میلیشیانە کۆتاییان هاتووە. پێم وایە ئەم میلیشیانە ڕەنگە هەر بەردەوام بن، ڕەنگە دوای غەزە سەرەی ئەوانیش بێت، ڕەنگە دوای غەزە ترامپ و دارودەستەکەی یاخود هاوپەیمانەکانی کە ئیسرائیلن واز لە حوسیەکان بە ئاسانی نایەن. حوسیەکانیش لە ئامانجی ئەمریکا و هاوپەیمانەکانیدان. تەنانەت پێم وایە ترامپ عێراقیش بە دەرناکات. ڕای من ترامپ چاویشی لەسەر عێراق و چاویشی لەسەر حەشتی شەعبیە، چونکە پێی وایە ترامپ و ئیدارەکەی پێیان وایە کە حەشتی شەعبی و عێراق بوونەتە قوڵایی ئێران. بۆیە پێم وایە کە حوسیەکان نزیکترین ئامانجن بۆ ئیسرائیل و ئەمریکا لە دوای غەزە. بەڵام ئەوەی کە ئێستا لەسەر ئاسی سیاسی لە دوان دەدەن پێم وایە تەنها شتێکی میدیاییە. باشە پێشبینەکەی لە دوای 42 ڕۆژە گەرات و ئاگربەستەکە بە شێوەیەکی تەندروست ڕۆژ بڕێوە و لایەنەکانی ئاگربەستەکە حماس و ئیسرائیل پابند بوون ئەم 42 ڕۆژە درێژ بکرێتەوە ماوەکەی و تا بێترم جەنگەی کە ماوەی 15 مانگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئاگرەکەی هەموو لایەکی گرتوتەوە. بەڵێ ماوەی 15 مانگە زیاتر لە 15 مانگە بۆ 16 مانگە ڕات شەڕی ئیسرائیل و حەماس بەردەوامە. کاک عادل ئەوەم پرسی ینی پێشبینیەکەی
لە دوای ئەو 42 ڕۆژێک کە دانراوە بۆ ئاگربەستەکە لە پاشەوە ئەگەر لایەنەکانی جەنگ ئیسرائیل و حەماس پابند بن ئەم وادەیە درێژ بکرێتەوە کۆتایی پێبێ. بڵێ ئەوەی کە پەیوەستە بە ئاگربەستی غەزەوە مانای کۆتای هێنان بە شەڕ نییە، مانای کۆتای هاتن بە داگیرکاریەکانی ئیسرائیل نییە. پێشتریش باسم کردووە ئەو ڕێکەوتنی هاتووە تەکایەوە شتێکی کاتیە بە سەرکردایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و قەتەر و میسر. هەروەها سەرکەوتنیشی پەیوەستە بە ڕاگررتنی حەماس و ناتانیاهۆوە، سەرکەوتنیشی پەیوەستە بە دانبەخۆداگرتنی ئەم دوولایەنەوە بۆ بەردەوامیدان بە ئاگربەست. پێم وایە هیچ بەڵەنگەیەک یاخود هیچ گەرنتیەک نییە بۆ درێژە پێتانی ئاگربەست، چونکە پێشبینی ناکرێت حەماس هەنگاوی چی دەبێت، پێشبینیش ناکرێت ناتانیاهۆ لە ڕووی سەربازی و سیاسی و پلانی چییە بۆ داهاتووی غەزە. پێم وایە کە ئەگەر ناتانیاهۆ بێوێت بەردەوامی بە هێرشەکانی بدات، حەماسیش وەڵامی دەداتەوە، ئەمەش درێژە بە شەڕ دەدات. پێم وانییە کە ئاگربەستەکە بەو شێوەیە کە پلانی بۆ دانراوە درێژە بکێشێت و بۆ هەمیشە بەردەوام بێت. ئێستا ئێمە لە بەردەم دووڕێیان یەکتاین. دووڕێیانەکە پێویستی بەوەیە کە حەماس و ئیسرائیل گوشاریان لەسەر دروست بکرێت بۆ ئەوەی کە شەڕ واز لێبێنن. بەڕێز سەعادل مەحموود شۆڤەکاری سیاسی لە عەمانەوە لەگەڵ ما بووی. سوپاس بۆ بەڕێستان.